بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. ڕۆژی 21 ئازاری ئەم ساڵ لە سەرەتای ساڵی نوێی کوردیدا لە شاری کەرکووک بە تەنیشت ئاڵای عێراقەوە ئاڵای کوردستانیش هەڵکرا لە نێو جەماوەرێکی زۆری شاری کەرکووکدا. دوا بە دوای هەڵکردنەکەی ئاڵای کوردستان لە شاری کەرکووک کاردانەوەکان لەلایەنە جیاوازەکانەوە سەریان هەڵدا بۆ دەربڕینی ناڕەزایەتی دژی هەڵکردنی ئاڵای کوردستان لەو شارەدا. تەنانەت ناڕەزایەتیەکانیش تەنها لە چوارچەوەی پێکهاتەکانی شارەکەدا نەبوو، بگرە لە ئاستی نێودەوڵەتی و وڵاتانی دراوسێژدا کاردانەوە و ناڕەزایەتی لێکەوتەوە و بەکارێکی دژی دەستوریاندانا. لە کاتێکدا کار بە دەستە کوردەکانی ئەو شارە ئاماژە بەوە دەکەن کە هەڵکردنی ئاڵا لەو شارەدا لە دەستدوردا هیچ ئاماژەیەکی ئەرێنی و نەرێنی پێنەدراوە. بە درێژایی مێژووبوونی ئاڵا و هەڵکردنی بۆ هەر وڵاتێک گرنگی تایبەتی خۆی هەبووە. تەنانەت کاتێ سەرکردە یەکێک لە وڵاتان دەچێتە وڵاتێکی ترەوە، یەکێک لە بایەخ و گرنگی پێدانەکان بە وڵاتی سەردانکار هەڵکردنی ئاڵاکەیەتی لە بەردەمیدا. بەڕێزان لەم بەرنامەیەدا باز لە گرنگی ئاڵا و هەڵکردنی ئاڵای کورد لە کەرکووک و بە بڕیارکردنی هەڵکردنی ئاڵا لەسەر فەرمانگەکانی کەرکووک قسە دەکەین و باز لەوە دەکەین ئایا ئەو گرفت و کێشانەی بەهۆی هەڵکردنی ئاڵای کوردەوە ڕوبەڕووی پێکهاتەکان و وڵاتانی تر دەبنەوە چین و کامانن. ئایا چ گرفت و کێشەیەک بۆ پێگاتەکانی تری کەرکووک دروست دەبێت ئەگەر ئاڵای کوردستان هەڵبکرێ؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرس و باسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد ڕەفیق توێژەر لە جوگرافیای سیاسیم کردووە و پاژناوبڕێک دێمەوە لاتەن. بەڕێز دووبارە سڵاو. بەڕێز دکتۆر ئەحمەد ڕەفیق زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خواست. زۆر سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس بۆ بانگێشتکردن و سپاس بۆ سەفە بەڕێزەشکە لە پشکامی کۆنترۆڵە هاریکارمان بۆرەمێ هەڵێکی بچووک ڕاستکردنەوە لە ناونیشانی زانستیەکە مامۆستایەنێک. بەڵێ مامۆستای زانکۆ. بەڵێ زۆر باشە. بەڵێ بە درێژایی مێژوو ئاڵا بۆ هەر وڵاتێ بۆ هەر گەل و نەتەوەیەک گرنگیەکی تایبەتی و گەورەی هەبووە. یەکێکە لە ڕەگەزەکانی یان یەکێکە لە پێکهاتە و ناسینەرەوەکانی هەر نەتەوەیە شوناسی هەر نەتەوەیە. پێم خۆشە سەرەتا باز لە گرنگی و بایەخ و ئەهمیەتی ئاڵا بکەین. بەڵێ ئاڵا واتە شوناس. بەڵێ ئەکرێت شوناسەکە هی حیزبێ بێت، ئەکرێ هی گروپێکی دیاریکراوە بێت، ئەکرێ هی عەشیرەیە بێت، ئەکرێ هی نەتەوەیەک بێت، ئەکرێ هی دەوڵەتێکیش بێت. هەر گروپێک کاتێک ئاڵایەک بەکارێنێ واتە ئەوە ئەبێ بە شوناسی ئەو گروپەیان ئەو نەتەوەیان ئەو گەلە. بێگومان ئاڵاش ڕنگدانەوەی قوربانیدان و خەبات و تێکۆشان و ئامانجی ئەو گروپەیەکە ئەو ئاڵایان دروستکە، واتە خواستەکانیان، ویستەکانیان، ئامانجەکانیان، ڕابردویان، دەستکەوتەکانیان، شکۆمەندەکانیان لە ئاڵایە ڕنگ دەداتەوە. بۆیە کاتێک هەر کەس و گروپ و لایەنێک ئاڵایەک لە تەنیش خۆیدانێت ئەوە ئاماژەیە بۆ ڕابردووی و ئاماژەیە بۆ تەموحەکانی ئایندەشیان ئامانجەکانی کارکردنی. بەڵێ بە شێوەیەکی گشتی ئاڵا چه شوناسێک ئەدا بە نەتەوە یا چ گرنگیەک بە شوناسی نەتەوەیی هەر میلەتێک دەدات؟ بەڵێ وەکو پێشتر ئیشارەم پێگە بۆ منە ئێمە ئاڵای کوردستانمان هەیە. ئاڵای کوردستان دەربڕی ئەو خەبات و قوربانیدان و جوگرافیا و سروشتی هەرێمی کوردستان و معتەقیداتی ئەکرێت دینیشی تیا ڕنگ بداتەوە یان دەکرێت ڕنگدانەوەی نەتەوە پێکاتەکانی ئەو ناوچەیە لەخۆ بگرێت. بۆیە ئەتوانین بڵێن ئاڵا کۆکەرەوەی هێمایە، چ لە ڕابردووە بێت چ ئاماجانێکە لە ئایندەیە هەیانە یان کاری بۆ دەکەن بە سەرخستنی. بڵێ کاتێک وڵاتێک ئەیەوێت ژایەتی وڵاتێکی تر بکە، بۆ نمونە ئاڵاکەی ئەسووتێنێ، یا کاتێک وڵاتێک دەیەوێ زاڵبوونی خۆی هێزی خۆی بەسە وڵاتێکی ترا بسەپێنێ ئەچێل نێو خاکەکەی ئاڵاکەی هەڵەکە. ئەم گرنگیە چییە کە بۆ منە وڵاتان لە ڕێی ئاڵاوە ئەیانەوێ شەڕەکانیان یا دژایەتی و ململانەی خۆیان وەکۆڵێ بە بەرامبەرەکانیان بگەن و ڕابگەێنن. و بۆ لایەنی ئاشتیش کاتێک وەکۆڵێ کاتێک ئەزانین دوو وڵات نێوانیان خۆشە، کاتێک ئاڵای
هەردوو وڵات لە تەنیژێکە لەسەر مێزێدا ئەندێک کە سەرۆکیان یان وەفدێکیان بەیەکەگەن. لە کاتی دروستبوونی ململانیەکانە لە بینی وڵاتەکانیان لە بینی گروپەکانە چۆکمێ بازانین تەنانەت هەندێک خەڵکیش کە ئایدۆلۆژێتێکی دیاریکراوێت چ ڕامیاری بێت چ ئاینی بێ ئاڵایەکی تایبەت بەخۆی هەیە. لە کاتی دروستبوونی ململانیەکانە ئاڵای بە تایبەتی وڵاتەکان نەسووتێنرێت ئەمەش وەکو هێمایەک بۆ لێدان لە سەروەری ئەو وڵاتیان لە سەروەری ئەو گەلا واتە جەنگێکە جەنگی پێشێلکردنی سەروەریە سوکاتیکردنە بە نەتەوەی ئەو وڵاتە سوکاتیکردنە بە ڕابردوەکانیان سوکاتیکردنە بە پیرۆزەکانیان سوکاتیکردنە بە سەروەریەکانیان لە بەرامبەریشا بە پێچەوانەشەوە کاتێک کە ئاڵای وڵاتێک لە پشت سەرکردەیەکەوە یان کەسایەتیەکەوە یان تەنانەت هاوڵاتێکی ئاساییشەوە دانرێت لە پشتێ بیان لە بەردەمیاوێ ئەم ئاماژەیە بۆ دانپێدانانی و ئاماژەیە بۆ بەرزڕاگرتنی یان ڕێزگرتن لە خەبات و قوربانیدان و ئەو هەموو چەمکانی کە لە ئاڵای وڵاتیان ڕەنگی داوتەوە. بەڵێ کەواتە ئەتوانین بڵین ئالا ڕۆڵێکی گرنگیە لە ئاشتی و لە شەڕیشدا بێگومان وە کاتێکیش وڵاتێک ئاڵاکی خۆی لەسەر خاکی وڵاتێکی تر ئەچەقێنێت مانەوە ئەو بەش ئەو جغرافیک ئەو ئاڵای لەسەر چەقێنرا بۆ بە بەشێک لەی من واتە تابعی منە واتە بۆ بەهی من بۆیە لە جەنگەکانە ئەبینین هەمیشە ئەو کەسانی کە ئامانجی سەرەکی هێز ئەو هێزێکە جەنگەکاکە ئامانجانوێت کە ئاڵاکە نەکوێتە سەر ئەرس چۆکم ئاڵا وەکو وتمان بەشێکە لە سەروەری وڵات بەشێکە لە شکوی وڵات یان نەتەوەکە وە کاتێکی ژەشنە هەر خاکێکی نوێداگیریەکەن لە پێشاوی ئاڵاکە بسەربێن چقاندی ئاڵاکە واتە کۆنتڕۆڵکردنی ئەو بەشە جغرافیا لەلایەن ئەو وڵاتەوە کە بۆی جەنگایان لەلایەن ئەوی هێزەکە بۆی جەنگا بۆیە جەنگی ئاڵا جەنگێکی گرنگە و ئاماژەیەکی گرنگە بۆ کۆنتڕۆڵکردن بۆ باڵادەستی هێزێک. جەنگی ئاڵا بۆچی سەر هەڵەدا بۆچی وڵاتەکان پەنا ئەبنە بەر جەنگی ئاڵا؟ وڵاتەکان ئەتوانین ئاوها بڵێن یعنی کۆنتڕۆڵکردن یعنی دەست بە سراگرتن یعنی سەیتەرەکردن بەسەرە یعنی بڵاوکردنەوەی نفوس یعنی سەپاندنی هەیمەنە شکۆ بەسەر لایانی بەرامبەرە بەچیە بێت بە چەقانی ئاڵاکە بێت چەقانی ئاڵاکە مەجای لێکدانەوە و شرۆڤەکردن ناهێڵێتەوە بۆ باڵادەستی لایەنێک بە سەلایەنێکی تردا. بەڵێ کەواتە هەر وڵاتێگەر دەوڵەتێ توانێت بە ئاڵا جەنگێک بەرامبەر بە میلەتێکی تر ڕابگەێنێ یان ئاشتی لەگەڵ بسازێنێ. بەشێکە لە جەنگەکە چەقاندنی کۆتایی هێنانە حەسمکردنی جەنگەکەیە. بەڵێ ئاڵا بۆ میلەتی کورد چ گرنگیەکیەیە؟ بەشێکە لە شناسمان بەشێکە لە ڕابردوومان بەشێکە لە سەروەریمان بەشێکە لە تایبەتمەندی گەلی کورد. هەستەکەین بە درێژایی مێژوو وڵاتانی دراوسێ هەتا وڵاتانێک کە دراوسێژ نین دوورن ململانەیەکی سەخت لەگەڵ کورداکەن و بۆ منە هەمیشە هەوڵ ئەدەن بێ ئاڵا بێ کەلتور بێ زمان بێ بۆچی ئەم شەڕە بەرامبەر بە کورد دەکرێت؟ جەنگە لە پێناویمانەوەیە جەنگە بۆ لەسەر بەرژەوەندی جەنگە لە پێناوی سڕینەوەی توێیە بۆیە جەنگەکە ئاڵاکەشی گرۆتەوە هەر تاکی کوردی نەکردوەوە هەر خاکی کوردستانی نەگرتوەوە واتە ئەمانوێ بڵێن لایانی سروشتی جوگرافی کوردستانی نەگرتوەوە بەڵکو لایەنە مرۆیەکەشی گرتوەوە لە هەمان کاتە بەشێک لە گوتمان ئاڵا بەشێک لە سەروەری وڵاتێک یان نەتەوەیەک یان گەلێک یان شکوی گەل و نەتەوەیەکە یان وڵاتێکە ئەوەشی گرتوێتەوە بۆیە جەنگەکە جەنگی ئاڵا بەشێکە لەو پرۆسەی کە ئەو جەنگەی کە ڕیان گەیاندوە بە درێژایی مێژووی گەلی کورد لەلایەن داگیرکەرانیانەوە بەسەر گەلی کووردا. ئەو مەترسیانەی بۆ منە ئێمە لە خاکی خۆمانە ئاڵای کوردستان ئاڵەکەین کە چی بۆ منە خەڵکێک لە دەرەوە یان وڵاتێکی دراوسێ مەترسی لە هەڵکردنی ئاڵاکەمان هەیە. ئەو مەترسی کە هەڵکردنی ئاڵای کورد بە وڵاتانێکی دوریا بە پێگاتەیە کە وەکۆڵی خاوەنی کوردستانیە ڕوبەڕووی ئەبێتەوە ئەو مەترسیانە کامانن. هەر دەوڵەتێک ئەبێت مەرجە ئاڵای تایبەتی خۆی هەبێت بۆیە ئێمەش کە ئاڵایەکمان هەیەوەکو گەلی کورد نەگوەکو نەتەوەکو گەلی کورد و ئەمە یەکێک لە بنەماکانە بۆ یەکی ئێمە بتوانین لە ئایندەیە شوناسێکی تایبەت بین بە نیشتمانەکەمان بە گەلەکەمان لە کاتی دەوڵەتی کوردیشە مەرجە پێویستە ئەبێت ئاڵای کوردستان هەبێت تا هەڵکرێت بۆیە جیاتیکردنە بۆ ئەو پرۆسانەی کە هیوادارین کە چاوەڕێی لەلایەن سەرکرداتی کوردەوە لەلایەن پارتە کوردیەکانەوە ئەوکەواتە دژایەتیکردنی ئاڵای کورد نەهێشتن بە هەڵکردنی وەکۆڵێ بۆ لێدانە لەوەی کە کورد بە دەوڵەت نەبێ درێژکراوەی ئەو جەنگەیە کە دەرامەتە سروشتی و مرۆیەکانی کوردستانیان بەکارهێناوە بۆ ڕشتنی خوێنی کورد واتە خاک و خوێنی کوردیان پێ لە ناو بردووە درێژکراوەی ئەو جەنگەیە ئەوەی کە ئێستا دژایەتی ئاڵای کوردستان نەکرێت.
بەڵیانی کەواتە بە دەوڵەتبوونی کورد کاتێکەوە کورد ئەتوانێت دەوڵەتەکەی ڕابگەێنێ و لە سنوورێکی جوگرافیا خۆی بسەپێنێ کەواتە و کاتە دژایەتیکردنی ئاڵاکەمان هەر بەردەوامە بێ یام بۆونە هەر لەو کاتەشا نەیارەکانمان دەزەڵ ناگرن لە دژایەتی خۆمان و ئاڵاکەمان ئەکەوێتە سەر پەیوەندی نێوان هەرێمی کوردستان یان ئەو دەوڵەتە کوردی کە دروستە بێ کە هیوادارین لەدایک بێ و دروست ببێ و هیوادارین وتەی بەرپرسەکان و لێدوانی بەرپرسەکان تەنها لە چوارچێوەی مزایداتی سیاسی و یاریکردن بە هەست و سۆزی تاکی کوردانە بێت من تەمە ناکەم وەکو تاکێکی کورد بەیانی لە بەیانی ینی ئەگەر بەیانی بێ بە درنگێزام هەر ئەمڕۆ ئاڵی دەوڵەتی کوردی هەڵکرێت و دەوڵەتی کوردی ڕابگەێنێت وە سوپاسی ئەو لایەنانەشەکەم من خۆم وەکو تاکێک خۆم بە پێشمەرگە خۆم بە خزمەتکاری ئاڵای کوردستان و ئەو کەسانش دەزانم کە ئاڵای کوردستان هەڵەکەم بۆ خەونێکی لە مێژونی منە وەکو تاکێکی کورد بۆ بێگومان خەونی لە مێژونی هەموو گەلی کوردستانیشە. بەڵێ بمبورە بە وەڵامی پرسیارەکەت بەمەوە دژاتیکردنی دەوڵەتانی دراوسێ یان جیهان واتە دەوڵەتانی هەرێمی و عالەمی ئەکەوێتە سەر جۆری پەیوەندی ئەو دەوڵەتەی کە ڕادەگەێنێت دەگەر دەوڵەتی کوردی بێت لەگەڵ وڵاتانی دەوروبەردا ئەگەر تەفاهم و لێگەیشتن هەبێت بێگومان دژاتی ناکەن بە پێچەوانەشەوە ئەو دەوڵەتانەی کە مەترسیان لە دروستبوونی دەوڵەتی کوردی هەبێت لەو دەوڵەتێک کە ئاڵای کوردستانی تیا هەڵەکرێت و ئەشەکێنرێتەوە بێگومانەوەوانە دژاتێکی سەرسەختێکن و هەموو هەوڵوکارێکیشان بۆ لە ناوبردنی ئەو دەوڵەتەیە کە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی زۆر نزیکە لەدایک دەبێت. ئێمە چۆن ئەم دژایەتیە نەهێڵین چۆن وا لە دوژمنەکانمان بکەین کە بۆمە هەڵکردنی ئاڵای کوردستان هێندەی بۆ سەلماندنی بوونی خۆمان و کیانی خۆمانە هێندەش بۆ ئاشتی و پێکەوە ژیانە. بەڵێ بێگومانەکەوێتە سەر پاراستنی بەرژەوەندی ئەو وڵاتانە ئێمە تا چ نەتوانین پەیوەندی ئابووری سیاسی دیبلۆماسی لەگەڵ ئەو وڵاتانەیە ببەستین چونکە من بە سروشتی پسپۆرەکەی خۆم ئێمە شوێنەکەمان داخراوە لە ڕووی جوغرافیەوە بۆیە بەبێ ئۆکەی یەکێک تەنانەت بەلایانی کەمەوە یەکێک لە دەوڵەتانی دراوسێمان هەرگیز ناتوانین دەوڵەتێکی کوردی سربەخۆ ڕابگەێنین واتە ئێمە ناکرێت لە جوگرافیاکی داخراوە کە ئێران دژاتیمان بکات تورکیا دژاتیمان بکات سووریا دژاتیمان بکات عێراق دژاتیمان بکات بمانێ دەوڵەتی سربەخۆ ڕابگەێنین چونکە ئەو دەوڵەتە دەوڵەتێکی لاوازە بێت و ئەمڕۆ دەوڵەتێکی لە بارچووە بێت بۆی ئەو دەوڵەتە تەمەنی زۆر نابێت باشترین حل باشترین چارەسەر ئەوەیە کە سەرکردایەتی سیاسی کورد بە ڕاوێژ لەگەڵ پەرلەمانە کە بەداخۆ ئێستا پەرلەمان لە کار خراوە کە زیانەکەشی جگە لە زیانی نەتەوەی کورد هیچ سوودێکی تری نیە بۆ نەتەوەی کرد بۆ گەلی کورد دەتوانێت پرۆژەیەکی استراتیژی دوورمەدا دانێ بۆ چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ وڵاتانی دەوروبەرە و لەگەڵ بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی پاژەوەی کە زەمینە سازی بۆ دەکرێت پاژەوەی کە ڕاوێژ بەلایانی کەمەوە بەلایانی کەم لەگەڵێکی لە دەوڵەتانی دەوروبەرا دەکرێت و بەڕەفەرمی ئۆکیا بەگەلی کوردیان بە سەرکردایەتی کورد دەوڵەتی کوردی ڕابگەێنێت. مامۆستا جەنابەت ئاماژەت بەوە کرد کە بۆ ئەوەی نەیارەکانمان وڵاتانی دراوسێن وڵاتانی ئەقلیمی دەست لە دژایەتی ئاڵای کورد هەڵگرن پێویستە کورد بۆ منە هاوپەیمانیەکی ئابووری و سیاسی لە وڵاتانە دروست بکە. بەڵام لە ئێستادا وڵاتی تورکیاکێکە لە وڵاتانی کە لە ڕووی ئابووری و سیاسی و حتا جوگرافیشەوە قوڵێ کۆک و تەبایە لەگەڵ میلەتی کورد بەڵام یەکێک لەو لایەنانی کە لە هەڵکردنی ئاڵای کورد لە ڕۆژی نەورۆز و لە سەر فەرمانگەکانی کەرکووک ناڕزایەتی دەربڕی و لایەنە تورکمانەکان و حتا وڵاتی تورکیاشە. ئایا لێرەدا بۆچی تورکیا هەر بەردەوامە لە دژایەتیەکانی خۆی لە کاتێکە ئێمە لە ڕووی ئابووری سیاسیشەوە ناکۆک نین بە تورکیا؟ ئەتوانین ڕاستتر با بڵێن ئاماژەی پێ بکەین هەرگیز دەوڵەتی تورکیا کۆک نەبووە لەگەڵ گەلی کورد ئەکرێت لە سەردەمێک لە سەردەمەکانە لەگەڵ پارتێکی کوردیا کۆک و تەبا بوو بێت بەڵام بە درێژایی مێژوو دژایەتی گەلی کورد و بزافەکەی کردووە بە درێژایی زیاتر لە 7 سەدا تواناکانی گەلی کورد توانامرویەکانی گەلی کوردی بەکارهێناوە بۆ لە ناوبردنی شۆڕشە کوردیەکان بۆ لە ناوبردنی بزوتنەوە کوردیەکان دەرامەتە سروشتەکانی بەکارهێناوە بۆ خۆ دەوڵەمەندکردن و خۆپڕچەکردن و چۆسانەوەی گەلی کورد بۆیە ئێمە نابێت بە چاوێکی دۆست لە دەوڵەتی تورکیا بڕوانین ئەکرێت لەم سەردەمەیە پەیوەندی لەگەڵ لایەنێکە پارتێکی ڕامیاریە باش بێت ئەکرێت لە سەردەمێکترا بەرژەوەندیەکە نەما لەگەڵ پارتێکی ڕامیاری ترە لە هەرێمی کوردستانە بەرژەوەندیەکانیان باش بێ واتە ئەمانێ بڵێن ئەکرێت پەیوەندی نێوان پارتە ڕامیاریەکان چ لە تورکیا و چ لە هەرێمی کوردستان لە کاتێک
لە سەردەمێک لە سەردەماکانە بەهێز و پتە بێ بەڵام مەرج نییە بۆ هەمیشەی بێت مەرج نیە تا سەر بێت بۆیە بە چاوی خۆمانەی بینین ملیۆنەها هەوڵاتی لە باکووری کوردستان ئاوارە کراوە لەسەر دەستی کێ لەسەر دەستی حکوومەتەکەی ئەردۆغان لەسەر دەستی حکوومەت حیزبەکەی ئاک پارتی هەزارەها خان و وێران کراوە و هەزارەها لایەنگری بزوتنەوەڕیان ڕێکخراوە کوردیەکان هەدەپە دەستگیر کراوە پەرلەمانتارەکانیان دەستگیر کراوە قەیومی لە جێ سەرۆک شارەوانەکانیان داناوە بۆیە ئەردۆگان بە جۆرێک لە جۆرەکان درێژە بە هەمان سیاسەتی تا تورکە دات بۆیە ئەتوانین بڵێن کە ئەوانەی کە لە میدیاکان ئەوترێت کە ڕەجەب ئەردۆغاناڵێ کێشێک نیە بەناوی کێشەی کوردەوە ئێمە کێشەمان لەگەڵ کوردەکانان نیە ئەوانە هەمووی بۆ میدیایە و هەمووی چاوبەستکردن لەو خەڵکە بەڵکو تا سەر ئێسقان دژایەتی هەموو مافە نەتەوی و نیشتمانیەکانی گەلی کوردەکان نەک تەنها لە باکووری کوردستان بەڵکو لە باشووری کوردستانیش وەکوی کە جەنابەت فەرموو دژایەتیکردنی ئاڵای کوردستان لە شارێکی مێژینەی نەتەوەی کورد کە مەبەستم کەرکووکە کە هەموو دۆکۆمنتە مێژوویەکان و ئاسەلمین بەشێکە لە کوردستان باشترین ئاماژەیە بووی کە دەوڵەتی تورکیا ڕاستەوخۆ دەست دەخاتە یەک ناو کاروباری عێراق دەست دەخاتە ناو کاروباری مەبەستم دەوڵەتی عێراقا کەمەش پێچوانەی یاسانی و دەوڵەتەکانە و دەست دەخاتە ناو کاروباری هەرێمی کوردستان و جیاتی فەرمی خۆشی ڕادەگەێنێت بەرامبەر بە گەلی کورد چونکەم مناڵێکی سەرجادە مناڵێک کە تازە فێری وشە بوو بێت شانازی باڵای کوردستانەوە کات پیرۆزە لای بە سیمبولێکی نەتەوەی خۆی دادنێ جیاتیکردنی ئەردۆغان بۆ ئاڵایە واتە جیاتیکردنی گەلی کورد جیاتیکردنی خەونەکانی گەلی کورد جیاتیکردنی ڕابردوو ئایندی گەلی کورد پێت وانە ئەم هەوڵانە یا وەکوڵێ ئەم ڕێگریکردنانە لە بەردەم ئاڵای کورد وەکوڵێ هەستیان بەوە کردووە کە بەرەبەرە وەکوڵێ لافاوی ڕق و تووڕەیی و بەرخۆدان و هەوڵی کورد خەریکە بە ئەنجامەگات و ئەم لەمپەرانە ئەشکێنە ئیدی کورد بەرەو دەوڵەت و بەرەو سەربەخۆیەچێ ئەیانەوە هیچ نەبێ وەکوڵێ ئەم سەربەخۆی بە دەوڵەت بوونە تۆزێ دوا بخەن یا هیچ نەبێ نەچێتە نێو چوارچێوەی ئەو پارچەی کوردستان کە لەژێر سنوور و دەسەڵاتی خۆیاندایە تا کوردێک مابێت دەستبەرداری مافە نیشتیمانی و دەتەوەکانیان نابێ بۆیە تا کوردێک مابێت ئەگەر بۆیان بکرێت بە هەموو توانایان دژایەتی گەلی کورد و دژایەتی مافە نیشتیمانی و نەتەوەکانیانەکەن بۆیە ئەوە بۆ پرەنسیپێکی جەگیر بۆ لەبەر ئەوەی ئەوان بەشێکی فراوان لە جوگرافیای کوردستانیان داگیر کردووە ترسیان لەو بەشە جغرافیا و لەو دانیشتوانە هەیە ترسیان لە یەکێتی خاکی تورکیا هەیە ئەمە نەک بە تورکیا بۆ ئێرانیش ڕاستە بۆ سووریاش ڕاستە بۆ حکوومەتی عێراقیش ڕاستە بۆ هەموو ئەو وڵاتانە ڕاستە کە بەشێک لە کوردستانیان داگیر کردووە و بۆ هەموو ئەو وڵاتانەش ڕاستە کە بەرژەوەندیان لەگەڵ ئەو وڵاتانەیە کە خاکی کوردستانیان داگیر کردووە ئەگەینا وڵاتانی کۆمکاری عەرەبی جگە لە عێراق و جگە بۆ نمونە کوردستان دوو بەشی کوردستان باشووری کوردستان و خۆراوی کوردستان دەکەوێتە ناو سووریا و عێراقەوە ئەگەرچی کوردی تریشمان هەیە لە ئوردون و لە لوبنان و لە شوێنەکانی تر و تەنانەت لە سوودان و لە میسڕیش بە هەموو توانای خۆیان دژی پارچەبوونی ئەم دوو وڵاتن دژی گەڕانەوەی مافن بۆ گەلی کورد بۆیە بە هەموو توانیانەوە جیاتی دروستبوونی دەوڵەتی کوردی دەکەن جیاتی گەلی کورد و سیمبول لە پیرۆزەکەی دەکەن کاڵی کوردستانە بڵێ مامەسا یەکجۆری و یەکڕەنگی ئاڵا بە تایبەت بۆ نەتەوەیە چه گرنگیەک بە کیانی ئەو نەتەوەیەدا بۆ من هەموو نەتەوەیەک یەک ئاڵا بناسێ و یەک ئاڵای هەبێ مادەم مرۆڤەکان جیاوازن مادەم نەتەوەکان جیاوازن مادەم خەبات و قوربانیدانیان لە ڕابردووە جیاواز بووە مادەم پێکهاتەی سروشتی و دیارە سروشتی و مرۆیەکانی ئەو دەوڵەتە ئەو یەکە ڕامیارێت جیاوازە بۆیە بێ ئاڵاکانیان جیاواز بێت چونکەم ئاڵاکانیان ڕنگدانەوەی قوربانیدان و دیارە سروشتی و مرۆیەکان و بەرخودانی ئەو گەلایە بۆیە ناکرێت مادەم مرۆڤەکان نەتەوەکان جیاوازن و تەنانەت ئەگەر جیاوازیش نەبوون نەتەوەی کورد خۆماندایە بەداخەوە ئێستا سەیرەکەی لە ڕابردووە هەر مین نشینێکە ئێمە بۆمە 56-58 مین نشینمانە بووە هەر مین نشینێک ئاڵایەکی وەکوڵێت سەربەخۆی خۆی هەبوو و ئاڵای مین نشینەکەی تری بە ئاڵای دوژمن ناوزەند کردووە یامە هیچ حسابێکی بۆ نەکردووە لە ئێستا شاکە بەونە سەردەمی ئەوەیە کە هەمومان یەکڕیز و تەبابین سەیرەکەی حیزبێک لە باکووری کوردستان باوەڕی بەم ئاڵایی ئێمە نییە لەوەچ ئێمەش باوەڕمان بۆ ئاڵای ئەو نەبێت لە حتا من سەیری هەندێک لە نمونەی ئاڵاکانی کوردم کرد
ئاڵای کۆماری مەهاباد کۆماری ئارارات نازانم ئەوەی شێخ مەحموودی حەفید بە ڕەحمەت بێ ینی هەمومان ئاڵای جیاوازمانێ ئایامە چه زەربەیەک چه زیانێک بە یەکڕیزی و بە تەبای و بە کیانەکەمانەدا لە قۆناغی خەباتی چەکداریە بێگومان باشتر وایە یەک ئاڵای بێ هەمومان لە ژێر یەک ئاڵایە بجەنگین بۆ بەدەستێنانی مافەنیشتمانی نەتەوەیەکانی خۆمانە جیاوازی دیدگە بۆ ئاڵاکان هەرێکە و بێنم بۆ نمونە لە دوو پارچەی کوردستانە خۆرهەڵات و باشوور ئاڵای فەرمی حکوومەتی هەرێم ئاڵای کۆماری مەهاباد هەڵەکرێ بە پێچوانە لە باکوور و لە خۆراوەش زیاتر ئاڵایەکی تر فەرمیە و ناسرێنرا و بە ئاڵای خوانی دەزانن من تەمە نامەکرد من ئومێد مەکرد جیاوازی نەبایە بەڵام هیوادارم ئەم پارتە ناکۆکانە لەسەر ئاڵای کوردستان لەسەر ئەم خاڵە بگەنن دەرەنجامێک بگەنە ڕێکەوتنیەک بۆی کە ئاڵایەک بکەن بە ئاڵای فەرمی کوردستان و من تەمە ناکەم و داواشەکەم لە پەرلەمان کە خەونی منە کە لە بەیانی زوتنیە کارا بکرێتەوە بۆی کار لەسەر ئامانجە نیشتیمانی نەتەوەیەکانی گەلی کورد بکات یان کوردستان بکات ئاڵایەک ئقراری ئاڵایەکی نوێ بکەن بڕیا لەسەر ئاڵایەکی نوێ بدەن کە ڕنگدانەوەی شوناسی هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان بێ بۆ ئەوەی ئیدی هیچ کەمەنەتەوەیەتیەک دژاتی نەکات و ئەو ئاڵایە بە بەشێک لە سیمبول و پیرۆزیەکانی خۆی بزانێت و باڵای خۆی بزانێت ئەم جیاوازیان لە چیەوە لە نێو دەرونی تاکی کووردا وەکۆڵی سەری هەڵداوە کە خۆشی هەوڵ بدا ئاڵایەکی سەر بە خۆی بۆ پێگاتەکەی بۆ حیزبەکەیە بێت وە کۆڵێ شانبەشانی ئاڵای یەکپارچەی کوردستانی دابنێ ئەتوانم بڵێم بیر نەکردنەوەی دروستە یان زاڵبوونی ئایدۆلۆژی ڕامیاریە بەسەر ئایدۆلۆژیە یان بەسەر هەستە نیشتیمانی نەتەوەیەکەیە ئەگینا ئێمە ئەبێت من ئێستا دیاردێکی جوانە بینم کە ئەڵێم ئێستا مەبەستمەوێ لە جەنگی داعشە پێشمەرگەی باکوور کە شەڕەوان پێوتێ شەڕەوانی باکوور و خۆراوە لەگەڵ پێشمەرگەی خۆرهەڵات و باشوورە لەژێر ئاڵای پیرۆزی کوردستانە خوێنیان دەڕژێت خۆزگە ئەمەمان بکرد باە بە ڕۆشنبیرێکی نەتەوەیەتی لە هەموو کوردستانەوە بڵاو بەوەتەیە ڕاستە ئێستا دووەلی عەرەبی هەرێکە و ئاڵای تایبەت بەخۆی هەیە بەڵام دوجار جامیعەیە کۆمکارێک کۆی کردنەوە بکە بە جامی عەرەبی ناسراویش ئاڵایەکی خۆی هەیە کەواتە ئەکرێت ئێمەش هەنگاوێکی ئەوها بنین هیوادارم پارتە ڕامیاریەکان هیوادارم حکوومەتی هەرێم کار لەسەر بڕاردان لەسەر ئاڵایەک بکاتەوە کە بێ بە ئاڵای نیشتیمانی بۆ کوردستان و بۆ هەموو پێکاتەکانی ترێش بەڵێ مامۆستا ڕۆژی 21 ئازار سەرەتای ساڵی نوێی کوردی لە شاری کەرکووک لە مەراسیمێکی پڕشکۆدا بە تەنیشت ئاڵای عێراق و ئاڵای کوردستانیش هەڵکرا کەرکووک یەکێکە لەو شارانەی کە گەورەتی ململانێ و ناکۆکی و کێشەی لەسرە لە بنێوان کورد و وەکوڵێ پێگاتەکانی تریا دەسەڵاتی ناوەندە سەرتا پێم خۆشە گرنگی ئەم هەڵکردنەی ئاڵا لە کەرکووک شان بەشانی ئاڵای عێراق و بە ئەندازەی ئاڵای عێراق چه گرنگیەکی بۆ کورد هەیە و چه گرنگیە بە کەرکووک و بە کێشەڕەواکەیەدات بڵێ سەرتا من دەستخۆشی لەو هەنگاواکەم ئەگەرچی زۆرێک لە هاوڵاتیان ئەمە بە مزایدێکی سیاسی دەزانن با نەڵم زۆرێک هەندێک لە هاوڵاتیان من پێم وایە بڕیارەکە درەنگە خۆزگا لە نوێی 2023 ئەم بڕیارە بدرابایە بەڵام کێ سەرژدراوە جێی دەستخۆشیە من پیرۆزبایی لە گەلی کورد بەگشتی وە کەرکووکیەکان بە تایبەتی ئەەکەم بێگومان هەڵکردنی ئاڵای کوردستان سادەترین مافی خەڵکانی کەرکووکی و خەڵکانی ناوچەدا بڕێراوەکانی کە لەسەر ناوچەکانیان هەڵبکرێ چونکەم بەپێی دەستوری هەمیشەی حکوومەتی عێراق کە مادەی 140 بۆ لە مادەی 140 ئاماژەی پێکرا و ئەبێت درێژکەرای مادەی 58 یاسای بەڕێوەبردنی دەوڵەتی عێراق لە خۆناغی گواستنەوەیە ئەو ناوچانە بە ناوچەی ململانیە ناوی هاتووە واتە ڕاستە بەشێکە لە عێراق ڕاستە هەرێمی کوردستانیش بەشێکە لە دەوڵەتی عێراق بەڵام ئەو ناوچانە لە ڕووی کاریگەڕیەوە یەکلانە بۆتەوە سەر بە حکوومەتی فیدراالیان سەر بە حکوومەتی عێراقە حکوومەتی عێراقیش بە هۆکاری سیاسی زیاتر لە 120 مانگە تەنەها هەنگاوی یەکەمی مادەکەی جێبەجێ نەکردووە بۆیە گەلی کورد سادەترین مافی خۆیەتی ئەگەر چێ ناوچانە لە دیدی ئێمە و بەپێی دۆکمنتە مێژوویەکان و جوغرافیەکان و ئاماریەکان ئەو ناوچانە بەشێکی دانەبراون لە کوردستان بە هەموو توانای جیاتی خۆی بۆ
کوردستانی حکومەت یەک لە دوای عراقیەکان بە درێژایی تەمەنی حکومەتی 85 ساڵی حکومەتی عراق و بە دوایش بە درێژایی تەمەنی دەوڵەت یان حکوومەتە شیعەکانی عراق جیاتی خۆیان بۆ کوردستانی بوونی کەرکک دەڕبڕێەوە مادەمە و ناوچان یەکلا نەبووەوە سەر بە حکوومەتی فیدرال بیان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە ململانی لەسرە هەتاکو و کاتێک کە ململانیەکە کۆتایی دێت و لە ڕووی ئیداریەوە یەکلای بێت و سەر بە هەرێمی کوردستانیان سەر بە دەوڵەتی عراقا ئەبێت ئاڵای کوردستان ئەبێت ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگاکانی ئەو ناوچانە هەڵبکری ئەگەر یەکلا بۆ سەر بە حکوومەتی عراقا و کاتاتوان ئاڵای کوردستان ئاڵای پیرۆزی کوردستان لەو ناوچانە دابگیرە بۆیە ئەوەی کە بەڕێز پارێزگار و بەڕێزان ئەنجومەنی پارێزگار کردویانە کارێکی زۆر یاساییە و بەدیدی من ئەگەرچی بمبورە من کەسێکی یاسایی نیم بەسەوەی کە سەری مادەی 58 یاسای بەڕێبوونی عراق لە قۆناغی گواستنە مادەی 140 کردووە ناکۆک نییە لەگەڵ دەستورە لەگەڵ یاسایە بەڵام بێگومان هەندێک لە کیانەکان هەندێک لە پارتە ڕامیاریەکان بە هەموو توانیانەوە مەبەستم لە نەتەوەکانی ترە جیاتی خۆیان بۆ هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر دام و دەستگاکانی کەرکووک کردووە چووکم هەڵکردنی ئاڵای لە هەر شوێنێکە واتە گەڕانەوەی ئەو ناوچەیە بۆ ئەو نەتەوەیان ئەو دەوڵەتە ئەمانێت بڵین کەرکووک ئەبێت بە بەشێکی دانەبراو لە هەرێمی کوردستان بووە بە هەموو توانای خۆیانەوە و تەنانەت حکوومەتی عراقیش ئەمڕۆ جیاتی خۆی ڕاگەیان بە هەموو توانیانەوە کار بۆ سەرنەکەوتنی و پرۆسێ دەکەن و من بێگومانم دوایش دەرەنجامی بێت دەرەنجامی نەرینێ بێت ساجنا بدە ئاماژەت بەوە کرد کە 120 مانگە بۆ منە حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان کەمتەر خەمن ئێحمالن لە جێبەجەکردنی مادەی 140 نە کەمتەر خەم نەگەهمال بەمەبەست بەمەبەست مادەکان نەک مادەکە تەنها هەنگاوی یەکەم واتە کەمتر لە 133 مادەکەیان کەمتر لە 133 چونکم هەندێکین هەیە بۆ نمونە لە تەطبیع یەکێک لە بەرگەکان ئاسایکردنی سنووری کارگێڕی ئەو ناوچانەیە کە بە ناوچەی لە دەستورە بە المناطق متنازع عليها ناوی هاتووە لەو ڕۆژێک کە داعش لە دەی حوزەیرانی 2014 کە داعش و ناوچانەی گرت من لە نامەیەکە لە پرۆژێکە بۆ سەرکرایەتی کوردی و بۆ حکوومەتی کوردی ئەو ناوچانە مناونا ناوچە تازە ئازادکراوەکان بۆیە بە هەموو توانای خۆیانەوە جیاتی هەڵکردنی ئاڵای کوردستانەکەن لەو ناوچانی کە ئێمە ناوێ بین ناوچە تازە ئازادکراوە کوردستانی تازە ئازادکراوەکان مامەساکەواتە کورد توانی بەم هەڵکردنی ئاڵایی لە شان بەشانی ئاڵای عێراق بە حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان بڵێ بە دوژمنەکانی بڵێ ئەگەر ئێوە کەمتەر خەمن یان وەکوڵێ کێشەی کورد و مادەی 140 تان پشتگەخستەوە من بە هەڵکردنی ئاڵا ئەتوانم هەموو مافەکانی خۆم بەدەست بهێنم و هیچ پرسێکیشتان پێ نەکەم ئایا ئەم هەڵکردنی ئەم ئاڵایە چ پەیامێک بوو بۆ دوژمنەکان بۆ نەیارەکان بۆ دراوسێ و پێگاتەکانی ئیتری عێراق لە هەنگاوی یەکەمە هەنگاوێکی بیۆرانە بوو کە سەرکردایەتی کورد سەرکردایەتی بڕیابەدەستانی پارێزگای کەرکووک بیۆری ئەوەیان کرد کە ئاڵای پیرۆزی کوردستان شان بەشانی ئاڵای حکوومەتی عراقی فیدرال لەسەر دام و دەستگاکانە هەڵبکرێتەوە مە بە یاسا سلمێنراوە ئەمە هەنگاوی یەکەمە هیوادارین هەنگاوە نیشتیمانی و نەتەوێتەکان بەردەوام بێ ئێمە نابێ بۆ دڵخۆش بین کە ئاڵای پیرۆزی کوردستانمان لەسەر کەرکووک هەڵکرد ئیتر تاو کەرکووک و ناوچە تازە ئازاد کوردستانی تازە ئازادکراوەکانی تر گەڕاونەتەوە سەر هەرێمی کوردستان بەڵکو ئەمە هەنگاوی یەکەمی ڕوبەڕەبوونەوەیەکی توندا لەگەڵ پێک هاتە شۆڤێنیەکان و لەگەڵ حکوومەتی عێراقا کە بە درێژایی مێژوو جیاتی گەلی کورد و خەباتە ڕزگاری خوازەکان کردووە ئەم هەڵکردنە چ دەستکەوتێ بەدەر لە لایەنی جوگرافی و ناوچە تازە ئازادکراوەکان چ دەستکەوتێکی تری بۆ کوردەیە دەستکەوتەکە دەستکەوتی نەتەوەیەتی هەیە ناساندنی کوردستانە وەک بەشێکی ناساندنی کەرکووکە وەک بەشێکی دانەبراو لە خاکی پیرۆزی کوردستان جگەلەوەی لە ڕووی جگەلەوەی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕۆحیەوە هەموو تاکێکی کورد بەدەر لە ململانی ڕامیاریەکانی نێوان پارتە ڕامیاریەکان بەدەر لە ئەو گلیانەی کە هاوڵاتیانی کورد لە سەرکردایەتی کورد هیانە لە هەرێمی کوردستانی شانێکە لە ناوچە کوردستانی تازە ئازادکراوەکان هەست بە شانازیەکە هەست بە بوونی خۆیەکە هەست بە سەلماندنی بوون و هەیبەتی خۆی و هەیمەنی خۆیەکات مامەسا دوای تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر 21 ئازار نزیکەی هەفتەیەکە ئاڵای کوردستان هەڵکراوە سیرەکەین وەکوڵێ ناڕەزایی و گلەیی و کاردانەوەکان بە شێوەی وەکوڵێ هیندا ئەبارینە سەر کورد
ئەم ناڕزاییانە لە چیەوە سەرچاوەیان گرتبوو بۆچی پێگاتەکان وڵاتانی دراوسێ حتا حکوومەتی عێراقیش هاتۆتە دەنگ و ناڕزایەتیان دەربڕیوە هۆکار و وەکڵێ سەرچاوی ئەم ناڕزایەتیان لەکوێوە هاتووە. بەڵێ من لە ئەو پرۆژانی کە بۆ حکوومەتی هەرێمە مناردووە لە ساڵانی ڕابردووە سەرسەختێک بەرگریکارێکی سەرسەخت بووم لە مافی کەمایەتەکانی تری هەرێمی کوردستان وەکو تورکمانەکان و عەرەبەکان لە پێشنیازەکان و لە پرۆژەکانە کە بۆ حکوومەتی هەرێمە مناردووە ئەوانە ڕەنگی داوەتەوە. بەڵام ئەوەی کە دژایەتی دەکات دژایەتی کوردستانی بوونی کەرکووکەکات دژایەتی خەبات و بەرخودان و قارەمانەتی و خوێن و فرمێسکی گەلی کوورد دەکات. بۆیە ئەبێ پێمان ئاسایی بێت کە عەرەبی عێراق کە زیاتر لە 1400 ساڵە خاکی کوردستانیان داگیر کردووە توانە سروشتی و مرۆیەکانی کوردستانیان بەتاڵان بردووە بە هەموو توانیانەوە دژایەتی کوردستانی بوونی کەرکووک بکەن و دژایەتی بوونی تەنانەت گەلی کوردیش بکەن چونکەم ئینکاری لەوە ناکرێت لە کاتی تر و لە شوێنی تریشە وتومە عەرەب کوردستان بە بەشێک لە عێراق ئەزانێ عێراقیش بە بەشێک لە نیشتمانی عەرەب ئەزانێ بۆیە هەمیشە کوردستان وەکو یەکێکی ڕامیاری جودا لە عێراق نابێنن سیر ناکەن و پیان وایە بنەچەی ئەمەش عەرەبە بۆیە شتێکی ئاساییەکە ئەو دژایەتیمان بکەن و بێگومانم لایەندەشا لێکەوتی زیاتری دەبێت. بەدەر لە عەرەب لایەنەکانی تر تورکمان و نازام پێگاتەکانی تیژ ناڕزایەتیان دەبڕی هەڵکردنی ئەم ئاڵایەت چ گرفتێ بۆ هەموو پێگاتەکانی کەرکووک دروستەکە ئەگەر بە قسەی خۆیان بێ مای گرفت و کێشەی هەڵکردنەکە لە ڕاستیە گرفت دروست ناکات بەڵکو ئەو لایەنانی کە دژایەتی هەڵکردنی ئاڵای کوردستانەکەن گرفت دروست دەکات ئەگەر هەر کاتێک چارەنووسی کارگێڕی ئەو ناوچانەی یەکلا بووەوە ئەو هەر ناوچەیەک خرا سەر حکوومەتی عێراق بە فەرمی ئەو کاتە ئەگەر ئاڵای کوردستانی لێڕکرا ئەو کاتە بۆیان هەیە ناڕزایەتی خۆیان دەرببڕن بەڵام ئەو ناوچانە لەوری کارگێڕی یەکلا نەبووەتەوە کە سەر بە هەرێمی کوردستانیان سەر بە حکوومەتی فیدراالە بەپێی هەموو بەڵگە مێژوویەکانیش بەشێکی دانا کەرکووک و هەموو ناوچە کوردستانی تازە ئازادکراوەکان و تەنانەت ناوچەکانی تریش بەشێکی دانەبراون لە خاکی پیرۆزی کوردستان بۆیە جیاتیکردنەکەیان ئەتوانین بڵێن یەک مەرامی سیاسی هەیە دومیان مەرامی حەقد و ڕق و کینە نەبێ هیچی تر نییە و سێمیشان خزمەتکردنە بە داگیرکەرانی کوردستان و خزمەتکردنە بە دووەلی جوار و جیاتیکردنی ڕاشکاوانەی خەبات و قوربانیدان و ڕابردوو مێژوو مافە نیشتمانی نەتوەکانی گەلی کوردستانە و دژایەتیکردنی ڕاستەوخۆی خوێنی ئاڵی شەیدەکانمانە مەبەستم پێشمەرگە و شەڕەوان و گەریلایە کە لە ئێستا لە باشووری کوردستان و لە ڕابردووە لە 2004 بە دو تاکو ئێستا قارەمانانی کورد لەو ناوچانە دیفاع پارێزگاری لە شکۆ و شەرەف و کەرامەتی هەموو کوردستانیانەکەن بە تورکمان و عەرەبەکانیشەوە بۆیە بەڕاستی ئەتوانین بڵێن بە ئینسافێکی گەورەیە بەرامبەر بە قوربانیدانی گەلی کورد بەرامبەر بە خوێنی ئاڵی پێشمەرگە بەرامبەر بە فیداکاری پێشمەرگە بەرامبەر بە مێژووی نەتەوەکەمان بەرامبەر بە ڕاستی جوغرافیەکانی ناوچەکە. بەڵێ مامەسا هەڵکردنی ئاڵای کورد لەلایەن وەکڵێ دەسەڵاتداران و کاربەدەستانی کورد لە ناوچەکە یا لە شارەکە ئەو بیانەوە ناداتە پێگاتەکانی ترکە ئەوانیش پێگاتەی بۆ خۆی وەکۆڵێ ئاڵای خۆی هەڵبکە بڵێ منیش نیشتەجێی ئەم شارەم و وەخۆشم بە خاوەنی کەرکووک گەزان هەروەکو چۆن کورد خۆی بە خاوەنی کەرکووک گەزانێ. بەڵێ دیارە هەر لە دوا هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان لە یەکەم ڕۆژی بەهار لە 21 ئازار لە یەکەم ڕۆژی نەورۆزە هەندێک لایانی تورکمانی دەستیان کرد بە هەڵکردنی ئاڵای پارتەکەی خۆیان و ئەم ئاساییە هەموو پارتێکی ڕامیاری سەربەستە لەوەی کە ئاڵاقی خۆی هەڵکات و بێگومان ئێمە ئەگەر پرۆژەکە سەر بگرێت ئەگەر ئەو خەونەمان بێتە دیک ڕاگەیانی دەوڵەتی سەربەخۆی کوردیە لەناو ئەو دەوڵەتەیە مافی هەموو هاوڵاتیەک من ئومێدەکەم پارێزراوە بێ بێگومان تورکمانەکانیشەوە مافیان پارێزراوە بێ ئەو کاتە لە دەوڵەتی کوردی سەربەخۆشدا ئەگەر ئاڵای پارتەکەی خۆیان هەڵکەن ئاساییە بەڵام ئێتەخۆ جگە لە ئاڵای پیرۆزی کوردستان و جگە لە ئاڵای عێراق ئاڵایەکی دیکەی فەرمی نییە لە عێراقا ئاڵای گروپی ئایدۆلۆژی جیاواز هەیە ئاینزای جیاواز هەیە پارتی جیاواز هەیە بێگومان ئەوانیش ئازادن هەڵکردنی ئاڵای پارتەکانی خۆیان وەکو چۆن پارتە کوردستانیەکان ئازادن هەڵکردنی
ئاڵای پارتەکانی خۆیان لە تەک ئاڵای پیرۆزی کوردستان. مامۆستا هەز ناکەی سەرکردایەتی کورد زۆر بە جورئەت و ئازا بوون کاتێک ئەم هەموو ناڕەزایەتی و کاردانەوە و گلەیەیان هاتە سەر لە ئەنجامی هەڵکردنی ئاڵای کوردستان نەک پاشەکشیان نەکرد و داوای لێبوردن کەچی بۆ منە ئەمڕۆ ئەبینین هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر هەموو فەرمانگەیەکی شاری کەرکووک بووە بڕیار کەواتە ئەمە جورئەتێکی زۆرە کە کاربەدەستانی کورد لەو شارە هەیان بووە کە نەگەر بۆ کۆڵێ پاشگەز نابینەوە پاشەکشە ناکەین لە بڕیارەکە خەمان بەڵکو لەسەر جەرگەی هەموو فەرمانگەیەکی کەرکووکیش ئاڵای کوردستان بە شانازیەوە هەڵەکەین. با ئەبێ ڕازگۆ بین مادەم سەرکردایەتی کورد بڕیاری داوە خزمەتکاری گەلی کورد بێ کە ئەبێ ئەوە بۆ خەڵکی بسەلمێنن. خەڵک دانیشتوانی گەلی کوردستان زۆر نیگەرانە لە سەرکردایەتی کورد، زۆر نیگەرانە لە سیاسەتی ئیداری، ڕامیاری، ئابووری سەرکردایەتی کورد بەرامبەر بە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان نەک بەرامبەر بە ناوچە دابڕاکان کە بۆیە زیاتر خزمەتی ناوچە کوردستانی تازە ئازادکراوەکان و خەڵکەکەی بکرابەیە. بۆیە ئەمەی کە کردویانە سادەترین ئەرکی سەرشانی خۆیانە جێ دەستخۆشیە بە هەمومان پشتگیرە بین هاریکاریانەکەین بەڵام ئەرکی سەرشانی خۆشیانە ئەگەر هەر بە ڕێزێک ناتوانێت خزمەت بکات دەتوانێت پۆستەکەی بۆ کەسانە جێبێڵێ بۆ هاوڵاتی دڵسوزانی کامادەی خزمەتن بۆیە چاوەڕێی ئەو کارە و زیاتریش تا دروستبوونی دەوڵەتی کوردیان لێ دەکەین جێ دەستخۆشیە بە هەموو توانەمان پشتگیری بین وەکو هاوڵاتیانی کوردستان. بەڵێ ئەم بڕیاری کە ئەمڕۆ دراوە بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر هەموو فەرمانەکان ئەم هەڵکردنیان کە وەکوڵێ جیاوازە لە هەڵکردنی 21 ئازار چه گرنگیەکی تر بە شارەکە بە فەرمانگەکان بە دۆسیەی کورد لە کەرکووکەدا بە فەرمی ناساندنی ئاڵای کوردستانە لەلایەن یەکێکی کاریگێڕی فەرمی دانپێدانراوی هەڵبژێرا و لەلایەن دانیشتوانی پارێزگای کەرکووکەوە. بەڵێ بەڕێوەبردننی کەرکووک وە گەزانی لە ڕووی ئیدارە و کارگەڕیەوە سەر بە حکومەتی ناوەندە. حکومەتی ناوەند لە ئێستاە چۆن ئایا ئەتوانێت دەست بخاتە نێو ئەم بڕیارەوە و وەکۆڵێ ئەم بڕیار هەڵوەشێنێتەوە کە ئاڵای کوردستان سەفەرمانکە هەڵ نەکرێ یان لەدەست سەرکردایەتی کورد و ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆیدایە. بڵێ حکوومەتی وەکو لایەنە تورکمانیەکان ئاماژیان پێکردووە داوای دواخستنی دەنگدانیان کردووە لەسەر داواکاریەکەی بەڕێز پارێزگاری کەرکووک بۆ ئەوەی کە ئەنجومەنی بەڕێزان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەنگ نەدەن لەسەر هەڵکردنی یان بە فەرمی ناساندنی هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر دامەدەستگاکانی کەرکووک. لێکێک لە بڕگەکان ئاماژە بۆ ئەکەنیا بگەڕێتەوە بۆ پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدرێت یان تەزیق بکرێت یان لەلایەن دەدگای فیدرالیەوە. بێگومان ئەگەر بگەڕێتەوە بۆ پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورد لەوێ کەمینەیە لێوێ ئەتوانرێت دژایەتی ئەم پرۆسێ بکرێت پرۆسەی بە فەرمی ناسانی ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر دامەدەستگاکانی کەرکووک خۆ ئەگەر بشتێتە دادگای فیدرالی بە دووری نازانم کە لەوێش بڕیار بەنەرێ بدرێت کە ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر دامەدەستگاکانی کەرکووک نەشەکێنرێتەوە یان هەڵ نەکرێت. بۆیە تورکمانەکان مۆفەق نەبوون لە بڕیارەکەیانە چۆکم خۆشبەختانە زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پشکی لیستی تورکمانیە بورن لیستی برایەتیە و کاڵێن لیستی برایەتی مەبەستمان لەوێت لە هەموو پێکاتەکانی ناوشاری کەرکووک بە عەرەب و تورکمانیشەوە چۆکم لیستی برایەتی تەنها لە کورد پێک نهاتووە. بۆیە بە هەموو توانیانەوە ویسوانە ڕێگری لەوە بکەن و لە ئایندەشە ڕێگریەکان زەقترە بێتەوە ئەگەر مەسایلی سیاسی سەربازی ئابووری لە ناوچەکان لە عێراقا دروست نەبێت بۆیە بە هەموو توانیان کار لەسەر جیاتیکردنی ئەم پرۆسە یاساییە ئیدارێ دەکەن. مامۆستا بەڕای جەنابێت پێشبینی جەنابێت داهاتووی ئەم ململانێ و کێشە و ناڕەزایەتیە لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک چۆن ئەبینی؟ ئایا ئەبێتە بڕیارێکی فەرمی و وەکوڵێ پێگاتەکان وڵاتانی دراوسێ حکوومەتی عێراق دەست لە ململانێ و دژایەتی خۆیان هەڵەگرن یان بە چ ئاقارێکی تر ئەڕوە؟ لە ڕاستیە ئاڵای پیرۆزی کوردستان سا لە باشووری کەرکووکە لە هەموو ناوچانێکە پێشمەرگە بە خوێنی خۆی پاراستوێتی دانیشتوانی ئەو ناوچانەی پاراستووە چووک مەگەر پێشمەرگە نەبایە چارەنووسی کەرکووک ئێستا لە بەری لای ڕاست و مووسڵی لای ڕاست و چەپی مووسڵ باشتر نەدەبوو و شەرەفی ژنانی تورکمان و عەرەب و کورد یان کچەکانمان باشتر نابوو لە شەرەف و کەرامەت و پیرۆزی هەوڵاتیانی شەبەک و مەسیحی و ئێزیدی کە لە مووسڵ لەلایەن داعشەوە ئەتکرا. بۆیە ئەمەی کە ئەمانەیکەن گەمەیەکی ڕامیاریە
لە هەمان کاتا دژاتیکردنی مافەکانی گەلی کورد و یەکێک لە سیمبل و سەروەرە پیرۆزەکانێتی بێگومانەوەی کە بۆیان بکرێت بە هاریکاری وڵاتانی هەرێمی هەموو دژاتێکی خۆیانەکەن بۆ لەباربردنی ئەم پرۆسەیە بۆ نەشەکانەوەی ئاڵای پیرۆزی کوردستان لە سەردام و دەستگاکانی کەرکووک و من پێم وایە ئەم هەنگاوە ئەبێتە هۆی دوورکەوتنەوەی لایەنە تورکمانیەکان لایەنە عەرەبیەکان لە پارتە کوردیەکان ڕەنگە ململانیەکان زیاتر بێ ڕەنگە پەنا بۆ دادگای فیدرالی ببرێت ڕەنگە فشار لەسەر حکوومەتی عراقی دروست بکەن بۆی لە ڕێگەیەکی فەرمیەوە جیاتی ئیدارەی کەرکووک بکرێت جیاتی خەڵکی کەرکووک بکرێت جیاتی ئەو ناوچانە بکرێت و چاڕوانەکرێت لە عەقڵێتی عەرەبی عراقی تەنانەت ئەگەر هێزی سەربازیش بەکاربهێنرێت لەو ناوچانەیە هیواداری نەگاتەوە بەڵام چاوەڕێی هەموو شتێکی خراپ لە عەقڵێتی عراقی دەکرێت چ بە شیعیانەوە چ بە سونیانەوە بۆیە بە دووری نازانین سبێنێ کەتیبەکانی یا حسێن و یا عەلی و یا حەسەن و عەلی بن تالیب و بەدر و هێزەکانی تر یان عەسایب ئەهلی حەق بە فەرمی بێنە ناو پرۆسەکەوە بەرەیەکی سەربازیش لە دژی ئیدارەی کەرکووک و لە دژی کوردستانیش بکەنەوە یعنی هەموو ئەگەرەکان کراوەیە مامۆستا من کاتی بەرنامەکەم تەواو بووە جەنابتان کۆتا قسە و پەیامتان لەسەر گرنگی ئاڵا و هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر فەرمانگەکانی شاری کەرکووک چ پەیامێکتان هەیە و چ قسەیەکتان هەیە کە بکرێتە بیکەینە کۆتایی ئەم بەرنامەیەمە جێی خۆشحاڵی و شانازیمە کە ئەبینم ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر دامەزگەکانی کەرکووک هەڵەکرێت بێ لە چاوگرتنی ئەو ناڕەزیانەی کە ئەو نیگەرانیانەی کە هاوڵاتیانی هەموو کوردستان لە سەرکرایەتی کورد و لە حکوومەتی هەرێمی کوردستانیان هەیە داوا لە هاوڵاتیانی کەرکووکەکەم بۆ پشتگیری بڕیاری ئەنجومەنی پارێزگا هەموو هاوڵاتیەک ئەگەر ئیمکانە بێ ئەگەرە گونجێت لە لای خۆیەوە لەسەر سوچی سەربانەکەی بەلانی کەم ئاڵایەکی پیرۆزی کوردستان هەڵبکرێت و داواکارم لە سەرکرایەتی کورد ئەمە هەنگاوی یەکەمیان بێت بەرەو ئەو خەونە مێژنەی کە گەلی کورد چاوەڕێتی لە سەرکردەکانی ئەویش کە دەوڵەتی ڕاگەیانی دەوڵەتی کوردیە و هەموو ئەو ناوچانەشی کرد لەسەر بێت ئێمە بە ناوچە کوردستانی تازە ئازادکراوەکان یان بە بەشێکی دانەبراو لە خاکی پیرۆزی کوردستانی دەزانین و ئەو دەوڵەتە کوردی کە لە دایکە بێت ئەو ناوچانشی لەسەر بێت مامۆستایان زۆر سپاس بۆ بەڕێزە سپاس بۆ بەڕێزان بینەرانی بەڕێز لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ